بەناوی خۆی گەورە میهرەبان خۆشحاڵم لە شاری دهۆک بۆ بەرنامەیەکی پەروەردەی تایبەت لەگەڵتاندارم لەگەڵ دایکێکی جەنگاوەرم کە بەردەوام هەوڵی داوا لە ئێستاشدا لە هەوڵدایە بۆ ئەوەی بارودۆخی منداڵەکانی بۆ واتای دوو منداڵی ئۆتیزمی هەیە تاوەکو هەم لەلایەک هۆشیاری گشتی بڵاو کاتۆ لە ڕێگەی ئەوەی کە دایکاتی دوو منداڵی ئۆتیزم دەکات لەلایەکی شەوە ئەو ئەزمون و ئەو تاڵی و ئەو ناڕەحەتیانی کە چەشتوێتی بیکاتە قسەی زۆر جوان و دروست بۆ ئەوی بەگوێی خێزانانی تردا بدەین تاوەکو بەیەکەوە هیوایەک بە دڵەماندووەکان ببەخشین هیوایەک بۆ دایک و باوکانە بەخشین بۆ خێزانانە بەخشین کە سەرەتای تەشخیصکردن و دەستنیشانکردنی منداڵەکانیان بۆی کە لە ناو بواری تایبەتدان و بە تایبەتیش ئۆتیزمن. چۆرین خان سڵاوی خۆی گەورە لێبێ دنیایەک خۆشحاڵ بووم. سڵاو لایەوە ئێمە خۆشحاڵتر بوون بەڕاستی زۆر سپاسدانەکەین لەو ڕێگا دوورەوە هاتم بۆ دەرفەت بە ئێمە بدەن ئیتر سپاسدانەکەین بەڕاستی کەسانی وەکو ئێوە جێگای ڕێزن شیانی ئەوانە هەموو ڕۆژێ ڕێزیان لێ بگرێت باوەڕکە شیانی ئەوانە لە وەزارەتی کاروباری کومەڵاتی ڕێزێکی تایبەت لە جەنابتان بگرن چونکە کەسانی وەگەیەوە زۆر کەمە لە هەرێمی کوردستان بەڕاستی کە ئەوها خەمخۆری ئۆتیزمن خەمخۆری مناڵەکانن هەم خەمخۆری خێزانەکانن ئێمە بە ناوی خێزانەکان هەموو بەگشتی زۆر سپاسدانەکەی سپاسیەوەکەین بەڕاستی ڕێگایەکی دوور هاتن بۆ ئەوەی ئەم دەرفەتە بە ئێمە بدەن بە قوربانە بە سپاس. چۆن خانگە خۆت پێ بناسێنین جە باسی تەمەنی یاخود بارودۆخی منداڵەکان بکەین جەچین لە قسەکان. من چۆرین محەممەدم دایکی دوو منداڵی ئۆتیزمم خۆشم پێشتر ژیانێکی ئاساییم هەبوو وەکو هەموو تاکێکی ئەم کۆماڵگە ئیشمە کرد لە دەروە بەڵام ئێستا بەهۆی مناڵەکانم ئیتر ناڵێم دابڕاوم بەڵام زۆرتر خەریکی مناڵەکان یعنی هەموو کاتەکانم یاوە بە مناڵەکان. تەمەنی دوو منداڵەکەت باسی ئانیشم بۆ بکەیت. تەمەنی مناڵەکەم ڕێگەورەکەم 2012 ئەچیتا 14 ساڵ بچووکەکەش 11 ساڵە بچووکەکەش 11 ساڵە هەردووکیان ئۆتیزمە هەردووکی ئۆتیزمە لە سەرەتای دەرکەوتنیان هەر لە سەرەتانی لە تەمەنی بچووکیانەوە هەستت کرد گرفتێکەیە لە گەشە و پێگەشتنیان یان گەشە و پێگەشتنیان باش بوو اینجا دوای وردەوە دە پاشەخشیان کرد خۆی کە لەدایک بوون لە کاتی دووگیانی ئەو شتانە هەموو شتێ ئاسایی بوو کە دایک بوونەکەش هەروە بەڵام کە کوڕەکەم بۆ چونکە یەکەم مناڵە زۆر هەست پێ ناکەی بەڵام من لە 6 مانگیوە هەستم بە کوڕە گەورەکەم کرد هەرکە ئەو کاتە من ئەچوون بۆ دەوام کە لە داوام ئاهاتمەوە ئەو زۆر هینی نەبوو بوو منها یعنی بێم ئەوە بەدوایە منابێیان پێکەنین و شتانە یعنی ئەموت ها من یێم بۆ لە دەوام یێمە ماڵەوە کوڕەکەم نازانی من هاتومە ئیتر ئەو ساش لەگەڵ ماڵی خەسوم بووم زۆر جار خەسوێ ئایوت هەر نازانی تو دای ها بە سوعبەت وایە ئەیوت کوڕەجات چێ ئەزانی تو هەی ئێمە هەین و ئەوە لەگەڵ ئێمەیە چونکە ماشەڵڵا ماڵێکی قەرەباڵغیش بووین نەک ئەوە من و هەوسەرەکەم بەتەنیا لەناو ماڵێکی قەرەباڵغ بووین سپاس بۆخوا ئیتر لەگەڵ ئەوان بووم هەموو جارێ ئەموت وتیان بخواکە مناڵەکەی تۆ عیبینە بەڵام خۆتوە هەستەکەی بەڵام من هەموو جارێ ئەمون چونکە کە شیری منیژیە خوارد سەیری چاوی منی ناکرد ئەمانەش زۆر جار منی ئەترسان بەڵام یاری بەدەستیوە ئەکرد کە شیری و خوارد ئەوە یاری بەدەستەکانی وای کرد ئیتر سەیری پانکە کرد نازەم ئەو شتانەی هەبوو یعنی بەڕاستی ئەوسا من نەمەزانی ئەوە ئۆتیزمە بەس هەر ئەموت کوڕەکەی من شتێکی هەیە هەستەکەم لە مناڵی تر ناچێ بەڵام هەموو کەسەی و تو خۆت وایی چونکە مناڵی یەکەمتە و نازام حساسی ئەو شتانە زۆر باشە منداڵ دووەمشتا هەر بە هەمان شێوە ئالە بچووکیەوە هەستت کرد کە و گرفتەی هەیە مناڵی دووەم چونکە من زۆر خەریکی مناڵی یەکەم بووم هەموویان ناوت ئەمە ئینشەڵڵاهینە و ئیترها ئەم چوون بۆ دکتور ئەم دکتورەمەکرد نەمەزانی ڕووبکەمەکەی بەڕاستی چونکە هەوشیاری زۆر کەمە تا ئێستاش دایکان نازان ڕووبکەنەکەی بەڕاستی ئیتر هەرم چوون بۆ ئەم دکتورە ئەم لە ئەم شارەمە کرد ئەو شارەمە کرد مناڵە گەورەکەم لە ساڵێک و 8 مانگی بردم بۆ ئێران لەوێش بە منیان نەوت ئەم مناڵە چیەتی بەڵام من هەرەموت ئەم مناڵم شتێکی هەیە بەس نازان بە منیان نەوت تا ئاخیر جار پێم وا بوو کە بوو 2 ساڵ و 6-7 مانگێک دکتورێک لێرە هەر دکتوری مناڵان بوو ڕۆشتم وتم مناڵەکەی من وایە وتی ئەم مناڵی تو تەواحەدە بەڕاستی چونکە منیش عەرەبی هیچم نازانێ هەر نەمەزانی تەواحەد چییە وتم تەواحەد یعنی چی وتی یعنی تۆ ئەبیتە ئاخیری عومر چاودێری ئەم مناڵە بکەی ئەمە دکتۆر بە ناڵ ئارە وەڵام ئەمە دکتوری مناڵان لێرە لەم دووکە پێی وتم وتی تو تا ئاخیری عومر چاودێری ئەو مناڵە بکەی ئیتر تەواو ژیانت
ئەوە دەست پێەکە ئیتر تو بزانە من بە چه حاڵک هاتوومە دەرەوە بەڕاستی ئێستاش نازانم هاتم مناڵەکەم هەڵگرت هەر نەمزانی هەوسەرەکەم بۆ کێوە ڕۆژخۆم بۆ کێوەڕۆم بەس فرمێسکمە هاتە خوارێ ئیتر ئەگەر بڵێم وەکو فیلیمێک وا بووە شتێکی خیالەیە چوو ئیتر هاتم لە کۆڵانەکە هەر فرمێسک ئەهاتە خوارێ نەمتوانی خۆم کنترۆل بکەم وتە باشە مناڵی من چی ئەم دکتورە وای و سیرەکەم یاریەکە بە شێوازی خۆی بەڕاستی یەت ئەڕوات ڕائەکە بەڵام ئەمە بۆچی دکتور وە و تو بڵێ لە ئەقلی شتێکی هەبێ نەمەزانی ئەنی نازانم ئەموو باشە مناڵی 2 ساڵ هەموو قساکە بۆ مناڵی من قسە ناکە ئیتر تا ئاخیران تشخیصی ئوتیزم 3 ساڵی بردم ئەو کاتا هاتم بۆ سلێمانی لەوێ تشخیصی ئوتیزمی وەرگرت زۆر باشە لە خستەخانەی حکومی ئەو کاتە هەر ئەو کاتە هۆشیاری کام بوو بە گشتیانی سەبارەت تو دڵی وشەکەت نەمزانێت کە بنبەستی ئۆتیزمە تەواحد نەمەزانی چونکە هیچ خۆشم عەرەبی و ئەو شتانەم نەزانێت تەواحد بەلاو شتێکی زۆر نەزانم چی بوو نەمزانی چی زۆرتا کەواتە هۆشیاری خێزان بە تایبەتی کە لە ئێستادا ئەوە تا بوون منە هەر لە ڕێگەی بەرنامەی ئێوە کۆمەڵک پۆست ناو سۆشیال میدیا و چەندان کەس ناو سۆشیال میدیا هەن خزمەت دەکەم بۆی هۆشیاری بڵاو بێتەوە ئەم هۆشیاری پێویستە کە دایکێک یاخو کەسێک پێش ئەوەی زەواج بکە لە هەندێک بار و دۆغ لە هەندێک کەیسات لە هەندێک ناوەزانستی و گرفتە ژیرەکان بزانێت بۆ ئەوەی بەیانی دوێگە هەر ینی خوای نەکردات تووشی ئەو بارودۆخە بوو ئەگە بە ئەگەرێکی کەمی شۆ بێ لەوانەیە هەر یەکێک لە تاقی ئەم کۆمەلگا توش بێ ئەگەر هۆشیارێکە هەبێ بتوانێت تۆزێک ئارامتر نەک بۆ نمونە ئەو قسەی ئەو دکتۆری کە پێی گوتیلان ئێستاش لە زهنی تۆدا زۆر لێکەوتەی خراپی بۆ دروستکردبێت بەتەئەکید وە هۆشیاری زۆر گرنگە بۆ دایک بۆ باوکیش چەند بۆ دایک گرنگە دووجارەوەنە بۆ باوکیش گرنگە ڕاستە دایک زیاتر لەگەڵا بەڵام ئەگەر باوکیش وشیاروی زۆر گرنگترە وشیاری زۆر گرنگە بە تایبەت لەلایەن دایکانەوە هەوڵ بدەن تخوا خۆتان مەشارنەوە مناڵەکانتان نەشارنەوە یعنی باسی بکەن ئەزانم زۆر جار ئێمە لەوێ چێ ئێمە کۆمەڵک ڕەفیقین هەمومان لە ڕێگای سوۆسیال میدیاوە هەوڵان ئۆتیزم بە جیهانی دەرەوە بناسیێنین زۆر جارە بینی کەسێک هەیە ئەڵێ نازانم جاچ پێویستەکە مناڵەکەی تووە بۆچی پێویستەکە لە سوۆسیال ناخێ ئەبی باسی بکەیت چونکە زۆر گرنگە من ئەگەر باسی معاناتی خۆم یانیە دایکێک نەکەم ئەی چون کۆمەڵگا لە ئێمە تێبکەیت وانە دوای ئەوەش ئەو دایکانەکە مناڵی تازان ئەبێ یان تازە تەشخیصە ئینشاڵڵا کەس ئۆتیزمی نەبێ ئۆتیزم ڕۆنەکەتە هیچ ماڵێک ئێمە هەموو جارێ ئەو دوعایەکەم بەڵام بەدەستی کەسیش نییە ئەمە ئیشی خوایە بەڵێ ئەیتر ئەبێ ڕازی بین دوای ئەوە ئەبێ هوشیاریمان هەبێ باوەڕەکەن ئۆتیزم دوای دنیا نیە خۆ دنیا خراپ نەبێت لە دوای ئۆتیزما ژیان هەر دەست پێەکە ئەبی ژیانی خۆمان بگونجینین لەگەڵ ئەوان لەگەڵ مناڵی ئۆتیزما اینجا من قسم بۆ ئەو دایکانەش هەیە کە یان مناڵیان نییە وەکو خۆت ئەڵێ وشیاریەک هەموو تاکێک ئەبی هوشیاری هەبێ لەسەر هەموو ئەم مناڵی خۆیان پێداویستی تایبەت جا چه ئۆتیزم بێت چه مناڵەکانی تر بێت یعنی ئەوانەی خۆیان پێداویستی تایبەتن چونکە بەڕاستی هوشیاری نەبێ خێزانەکە بەرەو داڕمان ئەڕوات خێزانەکە لە ناو ئەچێ جا زۆر جار ئەگەر ئەو هوشیاریە نەبێ لەلایەن خۆیە خودی خۆیەوە یعنی خودی خۆی ئەوەنە خۆی سەرزنیشتەکە باوەڕکە هەر دەرفەت بە کەسی تر نادەنە هیچی پێی بڵێت خۆی ئیتر هین کردووە وا ئەزانی تەواو ئیتر ئەم دنیا بەسەر ئەوە ڕۆخەوە نەوانە چونکە خۆم 2 منداڵی ئۆتیزمم هەبوو بەڕاستی منیش ڕۆژێک لە ڕۆژان وا بووم بەهۆی ناوشیاری کۆمەڵگا بەهۆی ناوشیاری هەر خۆم باوەڕەکە من تا مناڵی ئۆتیزمم بۆ نەمزانی ئۆتیزم هەر چییە ڕاست ئیتر دوایە ئەوە چوومە ناوی بەس پێم وایە تا شارەزاییت هەبێت تا بخوێنی خوێندن هەر چەندیش بخوێنێ بەس تا لەگەڵ مناڵێک هەڵسو کەوت نەکەی نازانم هەست ناکەم زۆر تێ بکەیت زۆر تا هەڵسو کەوت بەس هەر شتیش بخۆت وەرگری معلومات جا چ لە ڕێگای کتێب خوێندن بێ چ لە ڕێگای سوۆسیال میدیا بێ چ لە ڕێگای دەورات بێتن چونکە دایکی هەیە ئێستا مناڵەکەی تەشخیص دراوە باوەڕ هەیە لە هەموو شوێنێ خۆی دابڕاندووە من هەم دایک ئەناسم مناڵەکە زۆر باشیشە زۆر ئەوەش نییە خراپ بێتن بەڵام ئیتر ناوی ئۆتیزمی بووە بە شێوەیەک پێیان ناساندووە ئیتر خۆی سجن کردووە لەگەڵ مناڵەکە لە ماڵەوە ڕاست کاتە ئەو منداڵەش مافی هەیە جوانەکانی ژیان دەنگەکانی ژیان ڕەنگەکانی ژیان ببینێ
هۆشیاری هەبێ منداڵەکە حەساوەتر دەبێ ئاشنا دەبێ بە ژیان ئاشنا دەبێ بۆی کە خۆی بگونجێنێ منداڵەکە دایکەکە هۆشیاری هەبێ منداڵەکە دەبێتەوە هۆکارێک بۆ ئەوەی کە لە شوێنێکی گشتی کە بینیان خەڵک وا تێدەگە کە تەواو ئەم شوێنە گشتێت تەنها مافی کەسانێک نییە کە هیچ گرفتێکەکان نیە مافی کەسانی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت و تایبەتەکانیشە ئەمە هۆشیاری ئەوەی کە زۆر ناڕەحەتی کردووی لەم کۆمەڵگایەدا جگە لە قسەی خەڵکی خزمەت گوزارێکان بە تایبەتی لە دهۆک لە چ بوارێکیدان بۆ کەسانی تایبەت بە تایبەتیش ئۆتیزم وڵی لە ڕۆی خزمەت گوزاریوە بۆ ئۆتیزم من ناڵێم هیچ نەکراوە بەڵام بەڕاستیش هیچ نەکراوە من ئێمە هیچ نبینی یعنی حتا لە شوێنە گشتیەکانە ڕەچاوی ئەوە نەکراوە بۆ نمونە ئێستا ئێمە لەم پارکەی ڕەچاوی ئەوە نەکراوە کە تۆ مناڵەکەت بینی بە ئاسوودە بهێنیە ناو ئەم پارکە اینجا ڕێژەی پارکەکان زۆر کە من خۆ دەزانێ مشتەمە بەرەو گەورە بوونە ڕۆ پێویستی بەم شوێنانە زۆرترە مناڵی ئۆتیزمیش بەڕاستی تا لە دەروە بێ باشترە لە چار دیوارەکەدا بێتن لە ڕۆی خزمەت گوزاریشوە نازانم هیچ نبینم حتا لە ڕۆی خێرخوازی لە دهۆک قەدر لێکراوە من ئەزانم لە هەموو شارەکان سنتەری خێرخوازی پێ بەرامها بەر هەیە لە دهۆک هیچ نییە نە لە دهۆک نیمە تا من ئەوەی لەم دقە ئاگاداریشم پرسیاریشم کردووە وتیانە نییە زۆر باشە ئەوەی هەیە سنتەرە یەک سنتەری حکومی هەیە ئەویش مناڵی بچووک وەرەگرێ هەموو تەمەنەکان وەرناگرێ ئەوانەی تر ئەهلیەکان بە پێی ڕێنەماکانی وەزارەت وە بزانم دوو مناڵ مافیان هەیە بێ بەرامبەر لەو سنتەرانە دانن بەس دوو مناڵ شارێکی ئەوها گەورە کە چەند شوێنی تریش سەر بە دهۆکن هەر خۆی سنتەریان لەو شوێنانە نییە بچووکەکان کۆمەڵگە بچووکەکان هاتوون بۆ دهۆک لە مەجبوریە زۆر خەڵکەیە ئێستا من خەڵکە ناسم لە ئاکرێ هاتووە لە بەردەڕەش هاتووە لە شوێنەکانی تریش هاتوونە بۆ ئێرە بەڵێ لەبەر مناڵەکەی ئێستا بەو ڕێژە گەورە توخوا دوو مناڵ چییە لە چەند سنتەرەکەی حکومی جێگایان بکەوە بێ بەرامبەر اینجا ڕێژەی سنتەرە ئەهلیەکان بەڕاستی زۆرە بەڕاستی ینی دایک و باب دەرحەقی نایەن اینجا ئەوە ساڵێک نییە ئەسکەخانیانی 2 ساڵ نییە تۆ مناڵەکە بڵێ قەیناکە 3 ساڵ 5 ساڵ خۆ 10 ساڵیش نییە تۆ بڵێ من لەم سنتەرەدانم لەسەر حیسابی خۆم خۆ هەر ڕۆژێکێتن لە توانایی ئێمە دەرەچێتن بەڕاستی من خۆم یەکێکم لەوانە کوڕەکەم لە 2014 با بڵێن لە 2015 وڵا 2014 بردم بۆ سنتەری نازی دهۆک لێرای ئەهلیە تا ئەو کاتە تا ئێستا هەر لە سنتەر بووە ئەم ساڵ دەرم هێنێتەوە لە تااقەتی منە دەرچحسابکەن چەند زۆرە چەند زۆر لەسەر حسابی خۆم بردووە ئیتر لە توانای ئێمە دەرچوو ڕاستە کوڕە گەورەکەتان لە ئێستادا لە هیچ سنتەرێکە ئێستا هیچیان لە سنتەرنی ڕاستی ئێستا و ئەم فترەیەکە لە ماڵەوە بوون من هەستەکەم بەبێ سنتەری چەند بۆ ئەوانە زەحمەتە هەم بۆ ئەوان هەم بۆ ئێمەش بەڕاستی زۆرتەوە چونکە کە ئەچن بۆ سنتەر خۆ دەزانی مناڵی ئۆتیزم زۆرتر لەگەڵ ڕۆتینە ئیتر کە ناچم بۆ سنتەر ڕۆتینیان لێ تێکە چن عسەبیترە بێن ئیتر زۆر شت هەیە لە ژیانی خۆشیان من خۆم لە مناڵی خۆم سیرەکەم یعنی حەزیان لێ بچم بۆ سنتەر ئەو جاو گۆڕینەی ناو پاس و لەگەڵ تێکەڵبوون و ئەو شتانە و کە چم بۆ ئەوەی تر سنتەرەکان و بەس ئێستا لە ماڵۆنە هەستەکەم ئەمساڵ چەند بێتاقەتم چەند هیلاکن زۆرتەوە کەجار هیلاکەتێکی خۆیان و ناڕەحەتێکی کە دەیچێژن بۆ خێزانیش بەڕاستی دیسان دەبێتە دووبارە زەحمەتیەک زۆر زەحمەتە ئێستا بۆ یەکێکی وێک و من دوو منداڵیە باوەڕکە لە یعنی یەک چرکە لیان ناتوانم لیان خافڵ بن زۆرتەوە ئیتر خۆت دەزانی چەند زەحمەتە خۆی ئەبێ حکوومەت بەڕاستی ئەبی حکوومەت بڕیارێک بەد وەزارەتی کاروبار لەکوێوە خەوتون ئەگەر بڵێم ئاگان لە ئێمەنێ سبەینێ لەچی کاردانەوەیان هەبوانە بەڵام بەڕاستی ئاگان لە خێزانی ئۆتیزم نییە ئەوانەی دوو بچی قرارێک نام بوو ئەوانەی دوو منداڵ هەیە ئەڵێن بە بڕیار هەیە بەڵام جێبەجێکردنەکە زەحمەتە لە وڵاتێدا هیچ جێبەجێکردنی نییە ینی ئەوانەی دوو منداڵی هەیە هەتاوە یەک مناڵیشی هەیە بابا باری دارایی باوکەکە 500,000 وەرگی 300,000 وڵام من هەیە ناسم باوکی 300,000 وەرگی ئەسلەن باوکی ئیشی نییە چەند لە سنتەری ئەهلیدا کرێکارە لە دەروە ئەی چی بە لە سنتەری ئەهلی بەدن اینجا سنتەرەکانی خێرخوازی من دەوا لە خێرخوازانی دهۆکەکەم دەوانەکەم دەستی یارمەتی بۆ ئەو مناڵانەش درێژ بکەن سنتەرێکی خێرخوازی پێ بەرامبەر لە دهۆکیش بکەنەوە چونکە بەڕاستی نەک پێویستی بە یەکدانە لە دهۆک بەڵام ئێمە
باجارێ بە یەکێکی دەست پێکەین باوەڕکە پێویستیان بە چەند سنتەرەکە چونکە ڕێژەکە زۆر زۆرە من ئەزانم ئێستا چەند ڕێژەی مناڵەکانە لە توانە و لە تااقەتی دایک و باوک دەرچووە لە سنتەرەکان دەریانێنا لە ناو چاردیوارەکە زۆر زۆرتەوە ئەگەر وەکو پەیامێک تۆ پەیامێکی کورت و ڕوونت هەبێ بۆ ئەو خێزانانەی کە زۆر بێ هیوان نەپاڵ پشتی حکوومەت هەیە نەهۆشیاری گشتی کۆمەلگا هەیە لە شوێنە گشتیەکان لە دەرەوە بۆی جاجگەرەوەی ئاراستەکردنی کۆمەڵک تۆمەت بۆ خێزان بە تایبەتیش دایک کە دایک هۆکارە بۆ منداڵەکەی دایکاتی نەکرد بۆی منداڵەکە لە هاتووە خێزان ئەگەر زۆر ناومێت بێ لەم کۆمەلگایدا بۆ هۆکارانی کە باسمان کرد بۆ نمونە کوتمان پاڵپشتی حکوومەت نییە و هۆشیاری گشتی نییە قسە و لۆمەی خەڵکی زۆرە لۆدێکی زۆرە لەسەر خێزانەکان تۆ چۆن پەیامیان ئاراستە دەکەی کە لەو ناڕەحەتی کە تێدان لەو بارودۆخە دەرونی زەحمەتی کە تێدان وردە وردە هەستنەوە دەست پێ بکەن چونکە من دایم بەردەوام مەگەڵ دایکان قسەکەم گە تۆ هێز و تاقە و زەت نەبێ منداڵەکەش نایبێت چونکە منداڵ ڕاستە و خۆ هێز و توانە لە دایکەوە دەبێت وڵی من بۆ ئەو دایکانە بەخۆشم ماڵێ بدات بەخۆ ماڵێ اینجا بە دایک و باوکانە شاڵێ ئەڵێم ئەو قسە و ئەو لومە و ئەو بێ خزمەت گوزاری حکوومەت بێخنە ئەم دەستە مناڵەکە بێخەم دەستە سەیری مناڵەکە بکە سەیری بکە لە چ بوارێکدا توانای هەیە لە چ بوارێکدا یعنی هەتا بە ئیشی کەمی ماڵیشە یعنی هەر چیەک بی خۆت بەس مناڵەکەت لایکردن بێ اینجا تۆمەت و ئەو شتانە خۆ کێ ئێمەیداوە خوایەک ئێمەی ناوە ئەو مناڵانەش هەر خوا بە ئێمەیەوە خۆ کەس بە خۆیان ناوە کێ ئەتوانی شتێکی وا بە خۆی بەتن خۆ لە دەسەڵاتی کەس نییە ینی من ئەڵێم بەس هیوان بەخوا هەبێتن اینجا گرنگی بە مناڵەکە بە ناق دەوروبەر نە هیچ کەسێک قسە گرنگی بە قسەی هیچ لایەکنەن بەڵام حکوومەت بەڕاستی من ئەڵێم ناڵێم هەموو جارێ ئەڵێم بەو دایکانە بەو باوکانە داوای خۆتان لە حکوومەتکەن چونکە بەڕاستی پێویستە حکوومەت ئاوڕێک لەو مناڵانە لەو خێزانانە بێتەوە چونکە ئەم مناڵانە گەنجی داهاتووی وڵاتەکەن هەر یەکێکیان لە بوارەکە بەهرایان هەیە حتا ئەگەر بەهرەشیان نەبێ ئەکرێت لە ناو چار دیوارەکە سجن بن چەند لە ناو چوار دیوارێکدا بێ دێ منداڵ ساڵە دو ساڵ چەند ساڵ خۆ ئەمە ژیانە خوازانی چەند ساڵ کەس بە تایبەتیش کە ئۆتیزم پێ ناپەڕەندرێ ینی بەردەوام زۆر جار ئێمە باوەڕە هەڵا بینی لە ناو کۆمەلگاڵەنە مناڵە ئۆتیزم بۆ بەڵام باش بۆ ئۆتیزمی نەماوە نازانم من خۆ ئیدعاکی باشی تێپەڕاندن نییە بەڵام بارودۆ باشبوون هەیە اینجا ئەوە باش بوونەش پەیوەندی بە هەڵسوکەوت و تەعامڵی خێزانەکە دایک باوک اینجا دەوروبەری خێزانەکەش بەڵام هەر زۆر لە گرنگتریانیان دایک و باوکە بەڵام دەوروبەرەکەش وایە گرنگەیەکی زۆر بەو خێزانانە بدەن هەرچەندە ئەزانم ئێستا هەموو تاکێکی کۆمەڵگە هەر کەسی باە خۆی معاناتی هەیە بەڵام بەڕاستی معاناتی کەس وکویە دایک باوکی ئۆتیزم نییە ئەگەر لە دەوروبەر ئەو هاوکاریەمان هەبێتن یعنی ها ئومێدێکمان بێت یعنی وەکو بڵێ تۆ لە شوێنێکی تاریک بیچروسکایەک ببینی یعنی بەڕاستی دڵخۆشکەرە ئەو یارمەتیدانە هەرچەندە من بەگشتی ئەڵێم سپاس بخوا یعنی من هەموو جارێ ئەڵێم لە عایلەکەی من هەر ماڵی خۆم هەم ماڵی هاوسەرەکەم زۆر یارمەتی دەرم من لێرەوە سوپاسی هەردوو عایلەکەمەکەم بەڵام زۆر جار ئەبینین لە دەروە لە ڕەفیقەکان ئەبیستم یعنی حتا هەیە لە ماڵوە قسان پێ وتووە کە مناڵایە ئەخرەبا ئەمە لە دەسەڵاتی ئەوانە خوایە پێ ئیتر هەما ئیشی خوایە لە دەسەڵاتی کەس نییە زۆر ئیتر ئەو پاڵپشتیە کۆمەڵگاش زۆر زۆر گرنگە بوو دایک و باوک لە شوێنە گشتیەکان من دەوام لە شوێنە گشتیەکان هەیە هەتا مۆڵەکان بازاڕە و دوکانەکان کە مناڵی خۆمانە بین حرەکەیەکەکەم بخۆ بەدەستی ئێمە نیە ئێمەش حەز ناکەین وابێ بەڵام ئەمە قەدەری خوایە دەخوال دەساند خۆش بێ چۆنی خان هیچ شتێشکەماوە بتوانانی پامێکی ڕوون بتوانانی بیگەێنی بۆ خێزانەکان من پەیامی بۆ دایکانە من هیوان لێەکەم ینی داوان لێەکەم قەت خوان ناڕوخێنن کە ئێوە دڵخۆشە بن ئەو مناڵانەش بخوا دڵخۆشن ئەو مناڵانەش هەست بە شوێنێکی پارێزراوە کە نەڵێن ئەم هەرچی نەبێ لەم کۆمەڵگا کەس لەگەڵیان هەیە بە ئەم دایکە لەگەڵیا بێت خۆ من ناڵێم هیچ دایکێک خراپ نییە بەس چونکە دایکەکەش لە ڕووی دەرونیە و ئەوەنە ڕووخاوە زۆر جار بێتاقەت و ئەوانە ئەوە خۆت دەرنوە خاڵەکەش جاوی مناڵەکە ئیتر من هەموو جارێ پێیان بوو دایکانە بەس وورەتان بەرز بێ چاوتان لە مناڵەکانتان بێت دوایش بۆ کۆمەڵگە بەگشتی بە چاوێکی ترسەیری ئۆتیزم بکات ئۆتیزمی شتاکەکە لەم کۆمەڵگایە زەفا
پیشکەنەما دەستان خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس یاڕەبی هەر هەبن خۆی گەورە هێز و تاقی زیاترتان پێ ببەخشە بۆی خزمەتی منداڵەکانتان بکەن هۆشیاری گشتی بڵاو بکەن ئینشاءالله سپاس دەکەم ئینشاءالله ئێمە بەردەوامە بین ناوەستین لە وشیاری خۆشمان سپاسی ئێوەشەکەی بەڕاستی ئێمە دەوای لە ئێوەشەکەین ئێوەش ئیشەڵا هەرچەندە هەر بەردەوامن بەردەوامتر بن گرنگی زیاتریشی پێبن من سپاسی کەناڵی ئێوە کەم بەڕاستی ئەم بەرنامە جوانە هەیە هەموو جارێ لەگەڵ دایکیان باوکێک یان ڕاهێنەرێک ئێتر لەگەڵ هەر تاکێککە لە بواری ئۆتیزما ئیشەکە ئێوە گرنگی پێیان بەڕاستی شیانی ڕێزە من ئەڵێم ئەپی ڕێزێکی تایبەت لە ئێوە بیکرێ سپاسی کەناڵەکەتانەکەم کە ئەم دەرفەتە بە ئێمەیەوە و بە تاکی ئۆتیزمیشیایە یەخوا سەلامەت بن یەخوا هەر هەبن چۆری خان زۆر خۆشحاڵ و تەمەند درێژی ئینشاءالله بۆ منداڵەکانتان با سەلامەتتان لە قسەکانی چۆرین خان کە دایکی دوو منداڵی ئۆتیزمە بۆمان دەرکەوت خۆشیاری کۆمەڵگا شتێکی پێویستە ناکرێت لەم سەردەما پێشکەوتووەدا ئێمە تەنها ئەو خێزارانەی کە منداڵێکی ئۆتیزمیان هەیە شارەزایان هەبێلەوەی کە ئۆتیزم چێە نیشانەکانی چین دەرکەوتەکانی چین لە ساوایی دەگەر منداڵێک ئەم گرفتانەی هەبوو دەکرێت کە ئۆتیزم بێمانە لەگەڵ ڕێگەی چەندین پۆستەوە لە سۆشیال میدیا و لە بەرنامەی پەروەردەی تایبەتەوە بڵاومان کردێتەوە سپاس بۆ دایکە هۆشیارە ئێمە هەمیشە نزای خێر دەکەین کە ئەمانە هەردەم هەبن ئەمانە نیعمەتێک و بەرەکەتێکی ئەم دنیایان چکە بە شێوازە خزمەتی منداڵەکانیان دەکەن کە ئێمە هەمیشە بێت نزای خێران بۆ بکەین کە تەندروست باش بن و ئاواتە خوازین کە تەواو تەمەنی دایکانی منداڵانی تایبەت و باوکانی منداڵانی تایبەت درێژ بێت ساغ و سەلامەت و تەندروست بن تاوەکو و باشتر خزمەتی منداڵەکانیان بکەن سپاس بۆ چۆرین خان سپاس بۆ هاوکاران سپاس بۆ ئێوەی بینەر من لە قسەکانی چۆرین خانەوە هیوایەکەم بەوەرکەوت زۆر سپاسی دەکەم ئاواتە خوازم ئێوەش چێشتان بینی بێ لە قسەکانی هیوایەکتان وەرگرت بێت لە قسەکانی تا بەرنامەیەکی تر لەگەڵتان دادم شاد و بەختەوەر بە خواتان لەگەڵ